باش هەواڵی منی هێژا و خوێندەکاری منی بروومەت. ئیرۆ وانەیە ما ئەم گهانە وانەیە 16 پرتووکەمەی ڕەفی هەفتە مژارەمە بناوی هەستکردن. هەستکردن ئەم کارن ژوەرە بێژن بێ دناوە خۆدا گەلکی تشتێکی مەزن دەحەوێنێ. هەستکردن هەر مرۆڤێک خۆدی تایبەتمەندیەک خۆزایی هەیە. لێ ئەف تایبەتمەندیە خۆزایی هێنە بەشێک ژێ هەیە و لێ تایبەتمەندیەژی بۆ ژی دەرباش دەردۆرێ قەزەنج دیکێ ئەڤژی هەیە. هەژێکردنە کەسایەتا مرۆڤادا خالەکە هەری بنگهینە. کەسایەت دە مرۆڤادا گۆوەرێ ئاواکردن هەر تشتی لە دۆرا مرۆڤان خۆش دەبێ بەدەو دەبێ. بە هەستکردنێ ئەسکارم هزرێکی ڕاست بدەم، ئەسکارم کەدەکە باش بدەم، ئەسکارم وەکە برەنگێکی خۆشببینی لە جڤاکە خۆمەیزێنم دەردۆرا خۆمەیزێنم. وەختا ئەف حەجێکردنەها و حەزکردنەها دلێ مدا و دە کەسایەتا مدا هاتی ئاواکردن ئەمکارن دەردۆرا خۆ خۆشببین، ئەمکارن هەرنە کاری خوا بکاری خوا برەنگێکی خۆشک بکەن، برەنگێکی رێک و پێکش بەر بۆ ئەمژوی کاری هەز دەکەن. وەکەنها زمیناکەکێ بدمەوە وەکەکو ئەز مامۆستەمە ئەز وەختا گۆ دەچمە دەبستانە خوا و وانەی خوا ددم ئەس پێ ینی ئەز وەکە دەبێ هەستە کتێ هەندروێمێ کیف خۆشیکە گەلکی مەزن نەتەنێ ئەش بۆی فۆنا تالیا هەیبێ ئەز کارەمم هەر مرۆڤەکنەوە نە ئەستەنی هەر مرۆڤەک نەتەنی کاربێ هەرێ کاری خوا ji بۆی فۆنا ji بۆی ئەرێ ئەم کارم بێژم بێ ئەفۆنی ها پێویستیە ژیانە منە لێ دەماک و ئەز کەن لێ سەر ڕوێ خوێندەکاری خۆت بینم ئەز وێ حەجێکردنێت بینم ئەف لبامه یعنی دکسایت هم در گل کتشته کی مازنه و گرنده جمره. جلوما ام به حسکرین دنوا هر تشتی ده چید به جیانی خوش دیکی، کار خوش دیکی. تکلی اما دنبره مروفا دا خوب خورا خوش دیکی. جیان اما وقت به تشته کی سرکه آواد کی. اب حجی کرند هر تشتی ده گود کفیه ده آواد کی. ولسر پیاجی لسکنین. ئەمکارن ئەم بێ حەجێکردن دواتەیە خۆدا چییە وەختا گۆ مرۆڤ دگهێ واتەیە خۆ دگهێنی ڕاستیە مرۆڤاهیە. ڕاستیە مرۆڤاهیە ئەمکارن ژوەر بێژن چێن؟ ڕاستیە مرۆڤاهیە شخۆ بەری ئەم بگنە ڕاستیە مرۆڤاهیە مژوەرە حەزکردن خستە دبەش بەگو حەجێکردنە خۆزایی وەکە خوارن و بە خوارن ئەف پێویستیە وەکە دبێژێ ئەف نەچاریە یعنی بێ وێ نابێ و حەجێکردنە مرۆڤاهیە وەکە حەجێکردنا دێوباو، حەجێکردنا ماڵباتێ، حەجێکردنا جڤاتێ، حەجێکردنا دەردۆرێ، حەجێکردنا وەڵات، حەجێکردنا خاکە بۆ مرۆڤ لەسەر ژیان دکی ئەفقا مەڵخستە دو بەشادا بەشا خۆزایی و بەشا حەجێکردنا مرۆڤاهی. ئەمها بەگەرنا خالی خۆی گۆمە قوتکردی ئەف خالاک و ما گۆ حەجێکردن دواتەیە خۆدا بگێ ڕاستیە مرۆڤاهیە. ئەف ڕاستیە مرۆڤاهیە چییە؟ ڕاستیە مرۆڤاهیە کو تێ مرۆڤی تێ چ رەنگ بێ چ زمان بێ چ چاند بێ چ نەتەو بێ دوێ رێزگرتنیش بۆ حەجێکردن نزیکاتیە مرۆڤاهیە بخۆ ببێ کە مرۆڤ یعنی تو چ بێ تو چ رەنگ بێ تو چ نەتەو بێ تو چ زمان بێ تو چ چاند بێ دوێ حەجێکردن دنابەرا مرۆڤادا خۆ بخۆ ji بۆی مرۆڤاهیە وی هەبێ نە ji بۆی مەسەلەن ئەولەکە جودایان ژی ji بۆی رەنگەکییان ji بۆی زمانەکییان ji بۆی چاندەکەی نە ئەتو مرۆڤی دوێ تێکلیاتە و مرۆڤرا رێزگرتن و حەجێکردن تێدا هەبێ. ئەمکارن دڤر دەبێژن ئەم بێ حەجێکردن د مرۆڤادا سنج و ئەخلاقن وجدانە دوێ لە هەمبەری وانرخان لە هەمبەری وێ سنج و ئەخلاقان دوێ ئەم وەکە بێ ئەم لە هەمبەری وێ بەرخۆدانەکە گەلێکی مەزن چێکن داقەنە ئەمڤا دا ئەڤا ڕێگەزان و ڕێگەزین ئەخلاقی و سنجی لە جڤاکێ بەلاو بکەن لە دەردۆرا خوا بەلاو بکەن دناب بچووکادا بەلاو بکەن ئۆژی بپارێزن دوێ ئەمڤا نرخین جڤاکێ سنج و وجدان و چاندا خوا دوێ ئەم دناب جڤاکێدا حەجێکردنی بەلاو بکەن دەبێ ji بۆ جڤاکێدا جواکە کە ئارامی و کیفخۆشی وەرێ ژیانکردن هەستکردنەکە ڕاست سەرەکەیە هەستکردن دخالی سەرەکەدەیە دوێ مرۆڤدا دو دەستپێکێدا دو ماڵباتێدا هەجێکردنە کە گەلێکی ڕاست و دروست کەسایەتا مرۆڤادا وەرێ ئاواکردن. ئەف حەجێکردنە ڕاست و درست د مرۆڤادا وەرێ ئاواکردن
جواکی آباد کی نرخین جواکی لپیش دخی وی جواکی پیش دخی لسر بیات سکنینی جواکی که آرام و کیفخوشی و بدوی تی آباد کرن ام کارن ام بی کسین کو جیانای هز دکی دکاری واتی بدی جیانا خوا و بکیفخوشی جیانا خوا ببینی مینا وکن ها از پیشیا تعب خوا جیهان خوا یان جیان خوا بدیمانه کارش ببینم از این کاربم سود بدما خوا و ندر دورا خوا از این کاربم جیان خوا برنگه کی خوش ببینم از این کار کیدا کاری خوا باش بقدینم از این ابنينا دماغو حزيكرن وهسكرن دهندرو يتدا نبي اف جيان ويحمل برتا ببي ديمانا كرش لي دماغو تحجيكرنا جياني جي خورا تكسياتا خدا دستبيكي دا مروف آوابكي جيان مروف لپیشی مروف خوش دبي مروف كدا كي ديت كاري خدا بريكو بيك كاري خودي كي بحجيكرنا كجلكي مزن جيانا خب واتدكي وخوشك دبيني ام کارن ام بی کسین گو حجی کرنا دکسیات آوادا لاوازا او کسیها جه حجی کرنه به بحر دمینی جه حجی کرنا جیانی جه حجی کرنا زمان چاند خاک افقاس نرخی جواکی اف کسیها جوا به بحر دمینی ام مروفی جه هس کرنی به پارن و بكثيرة نكارن هبالتيه بكن بكثيرة قريدانا كيشنا كن حتى مروف خدوري وادخن مروف دبي أفكسيها دماغو از حجي كرني بدمي دو أو ندم أو بيش مقابلي ما في بيتك ليها نكي از نكارن بيرا هبالتيه بكم از نكارن بيرا برنجكي خوشك وراست بيرا هبالتيه بكم أم كارن أم بي حجي كرنا ما يا إيرو تاني مروفين كود كسياتا خدا حسكرني آوانكي أو مروف نكاري مغوتا وسودي بدي خوا ودر دورا خوا لكسياتا ما ينها إيرو همه راقهاندنا ما أف خلقين قود التلفزيون هذا ودراقهاندني درد كذن همه أف حجي كرن تاني دور بيش كرنا ده حسكرنا خور وكجيدا تدبيني قو أف خلقين قود تي في مثلا تركادا درت كابن اف تشتيها قالكي قريدايا دو بيش كرنا وكم قوتيوا د نقابة كج وخورت دا لي بلي حجي كرن نقف تانية حجي كرن راستا قو نقابات دي نهب برا دي وبعد دهبي زاروك وأف زاروك إنها أف سيبي إنها فيندار درد كابن خدي فيندكا وهستكا قوي درد كابن خدي كساياتك بهيز درد كابن دي جيانا خدا جیانا خو که دبی پیش روز آخوا برنگی که خوشک و هیز آباد کن نه کس نولو هش نه کس نولو حجی کرن و ندیت ندنا بالبات خدا لی کسی بود نابا بالبات خدا حجی کرنی بلا نکی اب کسی اینها دکسیات خدا پیش روز خدا کسی کی نباشه نه کاری خو بکتینی نه کسی کی ازی پیره ہے کسی کی تماتی حسودی پیره ہے اف کس دنابا جواکی دا نائب جران دنابا جواکی دا کس قنیزی کی ناتی اجلوما ام کارن ام بی ام مروفی های گو خودی کسایت خدا حسکرن آوا نکروی کسایت آوا دا حسکرن لاواز بی وکا دارین زهان چاوان ها ام دارکا شین دبینن فیکی تی دیا دیمنکا گلکی خوشک دی سوده بفیکی دی دارکا سیبرا مروف کاری دبن سیاوی دا خوا سود بگیری مروف کاری مثلا هوا کا پاکج اکسیژن دی مروفان اف دارهان وكا دارك جوهش وزوايا اف دارك هو سودينا دي دردورا اخواتي كلي بمروفارا نكي اف دارها كس مروف جي سود ناقري عيني وصايا عيني وسا ونفس وكم من بيميناكيا كسي خدي حسكرن وكسي خدي جو حسكرني كسيات اخودا اوانك ام كارن ام بي دفردا چاوا امی حسکرنا که گلی کی مزن دنابا جواکا خدا دنابا مالبات و در دوری دا آوا بکن حسکرنا که کو بروفان دگهینی وینا که گل کی خورد حسکرنا ولات دخالا یکم دا حسکرنا در دوری جواکی حسکرنا مالباتی حسکرنا حبالتی حسکرنا مروف جواکا خوصا آباد کی چاوان ها وینا خاکی و وینا زمان و وینا چاند و نتوا مروفا وکا مکورد ام گهشتنا آستا که گل کی مزن ده چی ده ده فدکاریه ده حتی یعنی چما اف پکروانی ما گیانی خود دن
بێ هەمپا بێ گیانی خۆ دەدن دبەر خاکێدا دبەر زماندا دبەر خاکا مرۆڤدا هەرێما مرۆڤ وڵاتی مرۆڤ ئەف کەسیها خۆدی هەستێکە هەستکردنی گەلکی مەزنن حتا بۆ گیانی خۆ دەدن مەقەی ئەف کەسی هاژی نەخۆدی ڤینەکە ژیانینە کەس حێژ ژیانا خۆ بکەن بخواز بن زەواج بخواز بن زارۆک بخواز بن پێشەرۆژا خۆ ئاوا بکەن لێڤا کەسا هەمە گیانی خوا دا و فەدە کرد و خۆ قوربانی کرد و ئەف زمان و ئەف چاند و ئەف نەتە و وەرێ بسەرخستن و وەرێ وەکە دەبێ دیارکردن دناوا جواکی خەڵکی و نەتەوەی خەڵکی هەمیادا هەژێکردن گەلێکی تشتێکی باش و خۆشە هەژێکردن ینی جیهان ئەمەدا گەلکی ڕستەکە سەرەکەت لەیزێ و لەڤێر هەواڵێمە ئەستێمە داویبوونا دەرساخوا ئەس بهێویمە و دەمەکە خۆش و بسوود ژمە گرت اونها هەواڵی منی هێژا ئەمێ پرسێ خۆی نرخاندنی چارەسەر بکەن ئێن گرێدایی بێ مژارە هەستکردن خۆر و پەل شێست و هەفتە پرسا یەکەمین ئەمکارن بخۆین ژوەرە دەبێ هەستکردن دنا بەرا مرۆڤادا چییە لەڤێر ئونێ لەوێ دیمەنی مەیزێنن لەوێ وێنەیە بۆ پرتوکێدا وایە هەستکردن هزرە کەدا لیسکە و کەنە دبردا ئەمکارن ئەمبێژن ئەم بێدەما بۆ ئەفقا نرخ ئێ هەستکردنی وەرنە بەلابکردن جواکێدا ئەف توندی نامێنێ دلڕەشی نامێنێ جواکە ماوەیە برێک و پێک و ڕێخستنی بێ جواکە ماوەی برنگێکی خۆشکۆرێ ئاواکردن برنگێکی بۆ تێکلیە دنا بەرا مرۆڤادا تێکلیکە قەویم بێ تێکلیەکە بەهەست بێ تێکلیەکە ڤیندار بێ ئەمکارن پرسا دوویەمین بێژن بێ کەنگی کەس دەبێ خودی هەستێن هەستکردنا ڕاست کەس دەبێ خودی هەستکردنا ڕاست و دروست ئەندامین جواکێ لە هەمبەری نرخین جواکی بە هەستێن ڕاست و دروست نزیکتیە چێ بکەن ئەڤە بەرسڤە پرسا دوویەمین ئەمن هاینە پرسا سیا هەڤۆکێن لەژێر سەرگەهایی بکەن یانی تەمام بکەن کەسێن کۆ ژیانی هەست دکن دیکارن واتایێ بدنە ژیانا خوا و خۆشکبوونەکەی بدنە vê ژیانی یا با کەسێن کو دکەسەیەتا خۆدا هەستکردنی ئاوا نەکن نکارن سوودێ بدنە خوا و دەردۆرە خوا یا جا کەسێن هەستکردنا وان لاوازە و بتەنێ دەبەرژەوەندیە خوا یەن کەسیدا دەهێزرن ئەو مرۆڤێن جواکە وڵاتی خوا و خۆشکبوونا ژیانی بێپار دمینن وەکە رۆبۆتێکی بە بەرنامەکردن وەکە رۆبۆتێکی بەرنامەکردینە یعنی نە هەستێکی کار دکن نە هەستکردنا ژیانی و کار دکن نە ئەف وەکە رۆبۆتێکی بەرنامەکردی نە باوەری بتایبەتی پرسامەی یا مرۆڤێن کو هەستکردنا وان لاوازە وەکە دارەکە زوهانە مرۆڤێن کو ji welatê û gel û nirxên civakiyê xwe hez nakin ew mirovên ha çawan e ew mirovên ha nikarin hest û ramanî hezkirinê di xwe de ava bikin yan jî di keseyeta xwe de vî nirxê bê çanda hezêkirinê ava bikin li vir em têne dawiya pirsê xwe nirxandinê ez bêhêvîme we sûd jê girt û hûn bimênin di xêr û xweşiyê de